ماوەی زیاتر لە 3 ساڵە هەرێمی کوردستان بە ڕەوشێکی پڕ قەیراناوی سیاسی چەقبەستوودا تێدەپەڕێت بە جۆرێکیش کە کاریگەری نەرێنی بە دوای خۆیدا هێناوە. بۆیە هاوڵاتیان و دانیشتوانی قەزای کەلار داواکارن لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە پێناو لە بەرچاوگرتنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و بەرژەوەندی گشتی ڕێک بکەون و کۆتایی بە ناکۆکیەکانی نێوانیان بهێنن. بەڕاستی ڕێکەوتن لەم کاتە زۆر زەرورە، چونکەم ڕێکەوتنیان نەبێت حکوومەتی عێراقی بە هیچ شێوەیەک جوابیان ناداتەوە. ئەگەر بە ڕێکەوتن نەبێت ناتوانن هیچ دەستکەوتێ بۆ ملەتەکە ئەوەش تۆزەیشی ماوە ئەوشی ناتوانن جێبەجێ بکەن. بۆیە ڕێکەوتن لەم وەختە زۆر زەرورە و داوایان لیەکەین کەوا داواکارین جەماوەری کورسان هەمووی داوا ئەکات. هەمووی داواکات چونکە وەزعەکە ئەزان ئەوە وەزعەکەیە و هیچی تیا نەماوە، نە ئیژ نە کاسبی نە مەعاش نە نەوت نە هیچ شتێ نەماوە و تەنها ڕێکەوتن چارەسەریانەوە. داواکارم لە هێزە سیاسیەکان کە یەک هەڵوێست بن یەک دەنگ بن بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە لەبەرەوەی ینی لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە ئێستا قەیرانێک بەرەوکی هەرێمی کوردستانی گردوێتەوە. ئەو خەڵکە هەمووی بێزار بووە، هەمووی بێتاقەت بووە، ینی ئیتر شتێک نەماوە تاوەکو ئێستا ینی چاوەڕی چیەکەن. ڕۆژ لە دوای ڕۆژ تا دێت قەیرانەکان لە هەرێمی کوردستان زیاتر دەبن، بە تایبەتیش قەیرانی سیاسی کە بۆتە مایی ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان. هاوڵاتیانیش پیان وایە لە ئێستادا لە هەموو کات زیاتر هەرێمی کوردستان پێویستی بە یەکڕێزی نێوان لایەنە سیاسیەکانە. ئەوەی گرنگە لێرەدا حیزبەکان ناخۆی خۆیان ڕێکخەنەوە لە ناخۆی هەرێمدا بکەونە ڕێکەوتن ئەنجامێکی باش بۆ ئەوەی خەڵکی زیاتر تو لەم وەزعە ناخۆشە نەجاتی بێت. گرنگە لە ناخۆی هەرێمی کوردستانە ڕێکەوتن بکرێت لە پێناو بەرژەوەندی گەلا، لە پێناو بەرژەوەندی خەڵکیدا بۆ ئەوەی چیتر خەڵکی لەم بارە ناهەموارە نەجاتی. ئەوەی گرنگە لێرەدا تەواوی حیزبە سیاسەکان یەکدەنگ بن بەوەی کە هەرچۆن بێوەکو ئەوەی کە بەغدا کۆمەڵێک هەنگاوی ناوە بۆی کە لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێکەوە ئەمانیش هەنگاو بنیان و پێکەوە یەکدەنگ من بەرامبەر بەغا بۆ ئەوەی کە ڕێک بکەون و چی دیکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەو توانایە نەماوە کە بەرگی ئەم بارودۆخە بگرن کە 3 ساڵە بێم و چەند وەکەوەی هاوڵاتیان و دانیشتوانی قەزای کەلار ئاماژیان بۆ کرد لە ئێستادا کورد دەتوانێت بە ڕێکەوتن و یەکڕێزی نێوان لایەنە سیاسیەکان ئەم قۆناغە چەقبەستووەی کە ماوەی زیاتر لە 3 ساڵە بەرۆکی خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستانی گردووەتەوە تێپەڕێنێت. بە پێچەوانەشەوە زیانەکەی بەر حکوومەت و هاوڵاتیان دەکەوێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.